پرۆژێکە بێت بۆ پێشچوونی هەر بابەتێک بێ زانستی بێ هوەری بێ بابەتی ڕۆشنگەری و ئەدەبی بێ بۆ خۆی جگای بایەخە و هەوڵدان بۆ بەرەو پێشبردننی هەر لایەنێک لەم لایەنانە کە بۆ خۆیان پێگاتون لە چەند لایەنێک گرنگی و تایبەتمەندی هەیە لەلایەن ئەو کەسانی کە پسپۆڕن لە بابەتەکە و هاندانی ئەوان بۆ ئەو کەسانی کە لە نێو بوارەکەی کارەکەن دەستگیرۆی پشگیریکردنیان لە بەرەو پێشبردنیان لە چجای توانایان بێ لە ڕووی جەستی و بێ یاخو لە ڕووی هزری و نووسینەوە بێت خاتو فرمێسک مستەفا کە شانۆکارە ئەمان لە دووتۆی پرۆژێکە لەگەڵ چەند هاوڕێیەکە پێکەوە کارەکەن لەسەر بەرەو پێشبردننی تاقایان توانا و هێزی شانۆکاران نەک تەنها لە بواری ئەکتینە بەڵکو لە زۆر بواری ترا دەستگیرۆی بکرێن و بتوانن بۆ بەرەو پێشبردننی ڕەوتی شانۆی کوردی کارکردن لەسەر کۆی لایەن و بابەتەکانی ترکە بە هەمویان پێکهاتەی شانۆین قسە باسەکەم لەسەر پرۆژەکە بەگشتی وە کار و توانە و چالشەکانی خۆی لە ئێستا خاتو فرێنس مستەفا شانۆکار دووبارە بە خێربی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تۆ قسەکەم لەسەر پرۆژەکە بەگشتی پێگاتۆ لە چی تۆ چیترت لەگەڵایە ینی هاوڕێیانت بەڵێ ئێمە لە ساڵی 2013 کە دیداری خانمانی شانۆکار بۆ یەکەم جار لە کوردستان کرا ئەو کاتە ئێمە توانیمان کەواسی شانۆکار بێنین بەشداری بکەن لە پرۆژەکە بۆی کەوا لە نزیکەوە زیاتر ئێمە کە ناسینۆکو هاوڕێ بەڵام وەکو ئەوەی کەوا دەردەدڵی خۆمان بکەین کەوا بزین ئاستەنگەکانی ئێمە وەکو ژنە شانۆکار چین لەو بوارە توانیمان یعنی سێ ڕۆژی بەرفراوان بە زۆر بەوردی چەند سیمینارێکی تیا بکرێەوە هەروەها لە کۆتاییە سیانزە مەرجماندانا کە بتوانین لەسەر ئەو مەرجانە کار بکەین لە پێناو بەرەو پێشەوەچوونی خۆمان ئەوە بوو بارودۆخی کوردستان چۆن ناو ئاستەنگێکەوە ناو بەڵێ بارودۆخێکی نەخوازراوە ڕۆی ئەو وەکو شتێک وەستا وەکو زۆر پرۆژەی تر لەو کاتێکەوە دۆخی کۆرۆنا و کەرنتین هات و زۆربەی ئیتر دنیای دیجیتال بوو بە دنیایەکی خزمەت گوزاری لە هەموو جیهانە من بیرم کردەوتم ئێمە ئێستا توانین لەو خزمەت گوزاریە سوودمەند بین و بتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە بتوانین توانەکانی خۆمان ئاڵوگۆڕ بکەین ئەوە بوو لە کاتێکا کە باسم کرد لەگەڵ چەند دەستە خوشکێکی خۆم شانۆکار زۆر سوپاسیانەکەم زۆر بە خۆشحاڵیەوە بە پەرۆشەوە هاتن بەرەو پرۆژەکە لە هەشتی سێی 2021 ئێمە پرۆژەکەمان ئیعلان کرد و گروپەکان دروست بوون وەرکشۆپەکان دروست بوون هەر خانمەی چ وەرکشۆپێک ئەبا بەڕێوە و کێ ئەتوانی کێ حەزەکە لە وەرکشۆپە بەشدار بێ کێ ئەوێ سیمینار بگێڕێ ئەوە بوو ئێمە تا ئێستا بەردەوامین بۆ ماوەی ئەبێ بە 4 مانگ خۆشبەختانە هەموو هەفتەیەک بەردەوام ئەم چەند ژنە شانۆکارە لە ڕێ ئۆنلاینەوە وەرکشۆپەکان بەڕێوە ئەبن و کارەکانی خۆیان دەرئەنجام یعنی ئەنجامێن وەرکشۆپەکان ئەگەر پێت خۆش بێت بریتین لە چی بەڵێ چیە بابەتەکان وەرکشۆپێکمان بە ناوی بەوشەکانمە ئەم دۆزنەوە ئەو وەرکشۆپە وەکو ئەوەیە کە تاقیکردنەوەیە کە بۆ قەڵەمی ژن چکە ئێمە لە شانۆیە قەڵەمی ژنمان زۆر کەمە ئەم وەرکشۆپە خاتو گەزیزە عومەر ئەی بابڕێوە بە سوپاسەوە کە بەڕاستی لە بارودۆخێکی واهەیە مامۆستا گەزیزە ینی زۆر چالاکانە ئێستا لەگەڵ 8 بەشدار بووە کە هەفتانە کۆبنەوە هەموو شەوێکی سێشەممان 2 سەعات کۆبنەوە لەسەر دەقەکان تاوتویەکەن لەسەر بنەمای دەق چۆن دروستە بێ و ئەمانە دەقەنووسن و ئێستا بەتەمان کە دەقێکی هاوبەش بنووسن هەموو پێکەوە خانمەکان و بزانین لە کۆتاییە بتوانین بیخێنە سەرسەکۆ لە دوای ئەوە وەرکشۆپێکمان هەیە هێنی دکتۆر نیگار حەسیب قەرەداخیە ئەویش بە ناوی دەنگم یادەوەریمە کار لەسەر چۆنیەتی ئامراز و بەرەو پێشەوە چوونی دەنگی ئەکتەرەکە کە ڕۆژانە ڕاهێنان و مەشکی ئەنار لە ڕێی ئۆنلاینەوە کۆبوونەوە لە ڕێگای زوم و کۆبوونەوە مەشقەکانیان ئەکرد دوجار لێرەوە مەشقەکانی خۆیان ئەناردەوە هەتا لە کۆتاییە لە ڕێی ئەو دەنگی کە پێک هاتبوون کە لەسەری کاریان کردبوو بوو بە کارێکی پرفۆرمانسی ڤیددیۆیی کە کچەکان خۆیان ئەو ڤیددیۆیە بە مۆبایلەکانی خۆیان بەرهەمیان هێناوە کە ئێستا ئێمە 11 پارچە ڤیددیۆمان ئامادەیە بۆ ئەوەی پێشکەشکرێ هەروەها مامۆستا میدیا ڕۆف بێگرد کە ئەویش وەرکشۆپی هەبوو بەڵام لە چەند هەفتەی سەرەتایە وەرکشۆپەکە خۆی تەواو کرد و یەکێک بە ناوی جەندەر و جەستەی ژن و بەرجەستەکردنی لەسەر سەکۆ هەتا بۆ ئەو بوارە ئێمە دکتۆر نەزەند بەگی خانیمان میوانداریمان کرد کە ئەویش دەربارەی جەندەر گفتوگۆی بۆ کردین لە چەند سعاتێکە بۆ بەشدار بووان
گروپێکی ترمان هەیە کە ئەم ساڵ بۆ یەکەم جارە لەم خولا بێت ئەویش چۆن ئێمە ڕاهێنەرێکی لاو کچێکی لاو بێنین و کاری لەگەڵکەین کە ئەویش لە پاڵ ڕاهێنارە مامۆستا بە ئەزمونونەکانە بتوانێت توانای خۆی تاقیکاتەوە. ئەویش سۆزیار حامیدە کە لە قوتابی پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەیە ئەوە بە هەمان شێوە لەگەڵ چەند بەشداربوویەکە کە من سەرپەرشتیانەکەم لەوێەوە چۆن ئێمە بتوانین کە سوود لە شانۆ ببینین بۆ ئەوەی بۆ گەشە پێدانی مرۆیی. ئەمە ئامانجەکەی ئەوەیە کە لە ئایندا ئەوان بتوانن خۆیان توانای خۆیان بخەنە کار بۆ ئەوەی کە بتوانن یارمەتی ئەو خاتونانە بن کە کێشیان هەیە لە قەزاوناحیەکانە لە کەمپەکانە لەگەڵ ڕێکخراوەکانە کە بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو ژنە شانۆکار جێگات دەستی خۆمان نەکردوێتەوە لەو بوارە بۆ هاریکاری و هاوکاری ئەوان. زۆر باشە هەر ئەو خانمانانی کە بتیا بەشدار بوون هەر لێرە بوون ینی هەر خوێنکار بوون بەمەستم یان بە ئەزمونونەکانی شیتیوانێکە بەڵێ ئێمە بە ئەزممویشمان لەگەڵایە کە چەند ساڵێکی خۆیان مامۆستای شانۆن وەکو مامۆستا ناز حەمەساڵح وەکو مامۆستا دیاری وەکو مامۆستا دیار مامۆستا نیشتیمان نەسرین خان مامۆستا بەیان زۆری تریش کە ئێستا گەر ناوەکانم لە یاد نەبێ کە ئەمانە هەموو خاوەن مامۆستا سەرگوڵە ئاشنا ڕەوفا یعنی ئەمانە هەر هەمویان زۆر زۆر بە گەرم و گوڕیەکەوە ئەو گروپە بڕێوە بن هەر دیارەکانیشن کە ئیترەمانە چەندێک خەریکی شان و یوای تەندروستی باشیان بۆ خوازم ببوورە من ینی ئەگەر بۆی کەوا حەقی خەڵک ینی کەسی کەش نەخۆم لە دەروی وڵاتیش مامۆستا ڕێزان ساڵحمان لەگەڵایە کە ئەویش بە هەمان شێوە سیمیناری ئامادەیەوە ئێستش بەردەوام کە خۆبەخشانە ئەویش پرۆگرامی زومدا ئەبەزێنێ بۆ گروپەکانیان و هەروەها ئێمە وەرکشۆپی کەشمان هەبوو بەڵام وەرکشۆپانە لە بەرەوەی بەشداربوویان کەم بوو یان یەک دوانێکیان ناونووس کرەبوو ئەو وەرکشۆپانە ڕاگیراون ئەویش وەرکشۆپێک بوو کە میتۆدی ئۆیروتمی و لە شانۆیە هینی مامۆستا خەرمانهیرانی بوو و هەروەها خەیاڵ و ئەندێشەی مناڵ و بەرجەستەکردنی لە شانۆیە هینی مامۆستاڤیان نەوشیروان بوو کە ئەوانش بابەتن کە ئامادەکراون بۆ ئایندە. زۆر باشە. لە هەموو شار و شارۆچکەکان و بەشداریان کردبوو یان هەر لە نێوشاری سلێمانیا نەخێر لە ئەوروپاش بڵێن لە هۆڵنداش هەمانە لە بەلجیکا هەمانە لە سوید هەمانە و هەروەها لە دهۆک لە سەیسایق لە دەربەندی خان لە هەڵەبجە لە کفری و هەروەها لە کەرکووکیش هەمانە وەکو ڕاگەیاندن کار کە بەشدارە بەداخەوە ئێمە لە هەولێر چەند خاتونێکمان لەگەڵ بوون بەڵام بەهۆی بارودۆخی تایبەتی خۆیانەوە نەیانتوانی بەشدار بن. باشە. بابێ مەسەر پرۆژەکەی خۆت باسکردن لە هونەری شان و بەکارێنانی بۆ بابەتی مرۆیی مەبەستت لەوەیە کە وەک توێژێرێک کارکردن لەگەڵ و خانمانەی کێشیانێ یان لە ڕێی شانۆکانەوە پەیامەکانیان پێبن. بەڵێ شانۆ بریتێ لە کۆمەڵێ تەکنیک لەگەڵ ئەو تەکنیکا پەیوەستە بە هەست و سۆزەوە ئێمە پەیامێکی ئینسانیە ینی پەیامێکی مرۆڤایەتیە ئێمە چۆن بتوانین لەم چوارچێوەیە بتوانین ئێمە یارمەتی ئەوانی تر بین. بۆ نمونە میتۆدی فسیۆدراما هەیە تۆ چۆن ئەتوانی لەگەڵ جستەی کەسێکی ترا لە ڕێشانەوە کارکەی لەگەڵ کێشەکانیان ئیش بکەیت لە هۆڵی تایبەتیە ئەمانە هەمووی قۆناغن بە قۆناغ و بە پلەی تایبەت هەتا ئەگەنە ئەوە اینجا دوای ئەوە ئێمە چۆن بتوانین لە میتۆدەکانی گەشەی مرۆیی بیهێنین ئاوێتەیەکەین لەگەڵ شانۆیە لەگەڵ تەکنیکەکانی شانۆ بەکاری بێنین بۆ خزمەتی ئەو کەسانەی کە گرفتیان هەیە. من خۆم لە ئەوروپا ئێستا لە بڵێن لە سیاسەتی ئەندیماجا کارەکەم لە شارەوانی شتوتگارت وەکو کارمەندێکی خۆبەخش لەو کاتانەی کە ئێمە گروپێکین کە ئەمانێرن بۆ کەمپەکان ئیشەکەی من لەگەڵ ئەوانی تراجیاوازە لە بەرەی ئەوان کچەکانی تر کە لەگەڵمان ئەوەکەن کە خوێنومانە بەس هەمیشە کە یەتە گفتوگۆ ئەڵێم نا من توانیم بەسن لە پێشا تەمرینی هەناسیان لەگەڵکەم اینجا دوای ئەوە تەمرینی جستیان لەگەڵەکەم وەکو یاری لە دوایە زۆر یعنی بە ئۆتۆماتیک زۆر بە هارمۆنی هەموو ئەوەی ناخیان ئەتوانن دەری ببڕن وەکو ئەکتەرێکیان لێت لەگەڵ خەیاڵی خۆیانە کارەکەن لەگەڵ جستەی خۆیانە لەگەڵ کێشەکانی خۆیانە لەبەرەوە شانۆ ئەتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر بەرز ببینێ لە بەخێوکردن و پەروەردە و پێگەیاندنە. زۆر باشە بەرهەمی وەرکشۆپەکان ینی ئەکرێنە بەرهەم و نمایش بکرێن یان هەر وەرکشۆپەکان تاوا بێتر نەخێر. ئێستا یەکێک لەو پرۆژانە یەکێک لە وەرکشۆپەکان کە مامۆستا گەزیزە ئێوە بەردەوامی پێبە وتی کۆمەڵێک لاویش هاتوون بڵێن کوڕی لاو هاتوون ئەڵێن ئێمەش ئەمانەوێت لەو پرۆژێ بەشدار بین. اینجا ئێمە لە داهاتووە ئەمانەوێت ئەو تاقیکردنەوەی بکەین بزانین
قەڵەمی پیاوەکان کە لە خۆیان ئەدوێن لە دقێک ئەدوێن چۆن ئەتوانن دای ڕێژن و بە هەمان کات ئافرەتیش کە لە خۆی ئەدوێ لە دقێک ئەنووسێت چۆن ئەتوانێت ئەو بینوسێت و جیاوازی لە بینی ئەم دوو هەست و سۆزا یا ئەم دوو قەزیە چارەسەرەکان چۆنن و چۆن ئەتوان و لە کۆتاییە چۆن ئەتوان ئەم دوانە ئاوێتە یەکتری بن و دقێکی مرۆڤانە جیاوازی جێندەری دروست ناکەن لە شانۆیان لە بینیوان و شنان نا بە هیچ شێوەیەک من هەموو جارێک ئەڵێم ئێمە نامانێ ئەو بەڕێ ڕاکێشین لە ژێر پێی هاوکارەکانمانە چکە شانۆ ژیانە و بەبێ هیچ یعنی نە ئێمە ئەتوانین بڵین ئێوە وەلاوە بنینیان ئەوان بەس تەنیا ئەوەیە کە ئێمەی خانمان یعنی بڵین ئێمەی شانۆکار ببوورە کاڵێم خانمان لەبەرەوەی وشەکە تۆزێک یعنی خۆمان هەروواهیمانداناوە بەس تان بڵ ئێمەی ژنان ئێمەی شانۆکاران کە کارەکەین ئێمە بەڕاستی ئێمە تەنیا ئەکتەرین بەگشتی بەڵام کەیت کە تواناکانی خۆ تاقیەکەیتەوە کەیتە شانەوەکو ژنێ گەڵێت من یعنی بۆ بەس ئەکتەر بم ئەتوانم نووسەر بم ئەتوانم لە تەکنیکا ئیش بکەم بەڵام پێویستی بە پشتگیریە پێویستی بە هەنگاونانە بە یەکێکە کە ئەو ڕێگەی بۆ پیشان بە لەو کاتا کە بڕای بە خۆی دروست بوو کە توانای خۆی تاقی کردەوە تۆ تا توانای خۆت لە بوارێکا تاقی نەکەیتەوە نازانی ئایا لەو بوارە تۆ توانی سەرکەوتوو بیان ئیشی تۆیان ئەتوانی خۆتی تیا بدۆزیتەوە و ئامانجی ئەوەش ئەوەیەکەوە بتوانین ئێمە شانۆی لە شانۆیە بەرەو هەنگاوێکی تر پێشەوە عنی بەرەو پێشەوە بچینیان هەنگاوێکی تر قۆناغێکی تر بگۆڕین زۆر باشە خۆچی پرۆژێکی ترت لە بەردەستایەکو ئەکتەر کاری لەسەر بکەیت ئێستا لە ئەڵمانیا کارێکی پەرفۆرمانس کە لە پارمانینۆ ئەیکەین کە بۆ دوو نووسری جیهانی شانۆ خەڵاتەکرێن لەو شاری کە منیتیام شاری شتوتگارت ئێمە ئەو دوو نووسەرێکێکیان وەژدی معوەز کە نووسەر و سەرۆکی شانۆیەکی گەورەیە لە پاریس و هەروەها دەرهێنەرێکی بەناوبانگە ئەو خەڵاتەکرێ لەگەڵ خەڵاتێکی لاو کە کچێکیان ناوی جەسمین جۆنسنە بەریتانیا تەمەنی 22 ساڵە کە ئەوی ژێکێکە لەوەی کە ئێستا لەم قۆناغا لە ئەوروپا زۆر بەناوبانگە جا ئێمە توانیمان بەکارێکی پەرفۆرمانس کە تەقی هەردووکیان ئاوێتە یەکەین و پێشکەشیکەین بۆ ئەوان و اونجا دوجاریش لە شەوی خەڵاتەکەی کە وەریەگرن و ئێستاش لە نمایشا بەردەوامین و هەروەها فیلمێکی درێژە هینی خاتونێکی دەرهێنەرێکی ئەرمەنیە کە فیلم ئەکادیمی خوێنوە لە شاری شتوتگارت لە لودڤیسبۆرگ ئێستا کارێکی فیلمێکی درێژیان ناوەتەیە کە باسی کچێکی کوردی ئەرمەنی ئەکا کە بە ڕەگەز و بە ئاینکەوە یزیدیە و کێشەکەی کەوا لەو وڵاتێ بەناوی تاوانبارێک لەم جێگەیە بێگوناهێک لەم جێگەیە ببوورە بێتاوانێک لەم جێگەیە دەستەکان خۆش بێ سپاس بۆ تۆ خات و فیلمێستەفا شانۆکار سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ میوانداریتان بۆ ئەو دەرفەتەی بتوانم باسی پرۆژەکەم بکەم